خراپە بەداخەوە بەخێر بێن ئاوڕێیان ئێستا 1-2 دقیقە دەست پێ دەکەین 1-2 دقیقە دەست پێ دەکەین بەخێر بێن ئاوڕێیان بەخێر بێن ئێستا هەندێک قسە و باز لەسەر نوێترین ڕەوشی سلێمانی دەکەین و ئەو هەڵمەتەی من بەڕاستی لەسەر وەزعی خۆم بوو بەس وەزعەکە زۆر تیر بووە وەزعەکە زۆر تیر بووە هەندێک زانیاریشم وەرگرتێ لەو بارەوە قسە و باسی لەسەر دەکەین بەخێر بێن ئاوڕێیان سەرچاو ئاوڕێیان ئەندێک قسە و باز لەسەر نوێترین ڕەوشی یەکێتی دەکەین بەخێر بێن ئاوڕێیان هەر 1-2 دقیقە ئاوڕێیان هەتا ئەوە دەبیت هەر هەندێک قسە و باز بکەین من ئاوڕێیان بەرەو بەڕاستی بەرەو یوتۆبیش دەکشن ئەو هاوڕێی یوتۆب ئێستاکە یەکێک لەو مینبەرانەیە سڵاو ڕێز هاوڕێیان بۆ هەمووتان ببوورە من وەختی قسە دەکەم کۆمنتش ناخوێنمەوە بۆیە داوای لێبوردن دەکەم بەڵام ئەما بەرەو یوتۆبیش دەکشن بەڕاستی لەبەر ئەوەی ڕەوشێکی زۆر خراپیان لۆمان دروست کردیە ناتوانین بە ئازادانە ڕەیەکانی خۆمان لە فەیسبوک تەعبیر بکەین بۆیە بەشێک لە تواناکانمان بەرەو یوتۆب دەبین فەیسبوک سانسۆری بە خۆی زۆرە کێشەی زۆرە ڕێگری زۆرە و ئەو وڵاتانە سوقلی خۆیان زۆر بەسەرکە ینی مەسەڵەن تورکیا دەوری باڵای هەیە بۆ زانیار لەناو فەیسبوک مەسئولی هەموو شەرق ئەوسەط تورکە بۆیە ئەوەندە شتوندن لەسەر کورد واش دەکەین تەسەوەر کە یانی نامەوەندە بڵێم شتی وا دەبکرێت یعنی ئینسان مێش شتێک ئەچێت تۆ فەیسبووکێک 6 ساڵ 10 ساڵ خەریک دەبی لە پڕێک بە یەک پۆست لێت هەموو ئەوە دەکەن هاوڕێیان وەزعی سلێمانی بە پێی زانیاریەکان بەرەو گرژی دەڕوە بەرەو گرژی دەڕوە ئێستا قسە و باز لەسەروە دەکەین و هاوکار لەسەر لایڤی پێشومان پاڤێل زۆر تووڕە بووە هاوڕێیان زۆر تووڕە بووە لەو لایڤەی من بۆیە دەستیان بە هەڵمەتێک کردیە لە ڕاگەیاندنەکانیان کە ئەمە ئەگلە سوکایەتی بە ئێمە دەکەن ئێستا مەدەی قسە خۆمان دەکەین ناترسین پاڤێل ناترسین لە هیچ شتێک نە لە مێژوومان نە لە جموزۆڵەکانمان نەلەوە بۆی هاوڕێیان تکایە سەبسکرایبی پەیجەکەمان ئەکاونتەکەی یوتۆبمان بکەن سوپاسان دەکەن قادر نادر بەکەی دەست پێ دەکە کادر نادر کە لە لینکەم هەیە دەچینەوێن دەچ بکەین هاوڕێیان ڕێمان نادن ئەو کونەی قەپات دەکەن کونەشکەیە ئەساوازامێچێتی شاتە پشت ئەو هەراوەریانە سەرچاو خارە کاگاراس خارە وشەشی هەولێری هاوڕێیان کەت بە یەکتر دەگۆترێت دەلالت لە خۆشەویستیە هاوڕێیان نوێترین ڕەوشی سلێمانی ئێستا هەندێکتان لەو باز دەکەم ڕەوشی سلێمانی بەڵام بەرلەوە هاوڕێیان بەرلەوە هەندێک قسە و باز لەسەر ئەو لایڤە دەکەم کە لەو دووسێ ڕۆژەی مۆڕەی بە ئەوە کردیە پاڤێل و شاناس کردیە هاوڕێیانەوە یەکەم جاریش نییە لە سەمەدە نووسرێچێتی ئەو مانگەی لە مێژووی خۆی بە دەگمەن لەسەر ئێمەمانانی نووسە بەڵام ئێستاکە لە ماوەی 1 هەفتەوە دووەم جارە دەنووسی من جارەکەی تر لە کوردستانی نوێ لەگەر کۆمەڵێک کەسایەتی کە بوو گوتم تەبیعیان ئەمە ڕەخنەیان لێ دەگری تەبیعی ئەوانیش دەکەن هەرچەندە لێرەوە دەڵێم زۆر شەرمە لە ستران عەبدوڵڵای وەڵڵی یانی نی هاوڕێیان ستران لە 1992 بەخۆی دەزانی ئێستاش ژێ لێ ڕادەگری لەوەی لەگەڵ من بوو لە من تونتر بوو لە چەپ و ئەوانە یەکەم مزاهرەش زدی بەرەی کوردستانی پێکەوە کردمان
یەک دنیا خەیاڵ و دەیان منازەرە و سیمینار کراوە و دەیکرد فکری چەپ و ئاشتی و پێشکەوت خوازی کەچی دوای ئەوە وا هەڵگەڕایتەوە سەرۆقادرەش نوێ یەکێتیە جەمال عەبدوڵڵایەک نوێیە هەموو شتانە لە میدیا یەکێتی ئێستا دەکرێت ستران عەبدوڵڵا سەرپەرشتی و ئاز دەکە زۆر شەرمە ستران شەرم لە خۆت و یعنی لەو قسە و بریقەدارانە بکەوە لە هەولێرە بەجێ هێشت شەرمە سەعدی پیرێژی فایلدار دژی ئەو وەزعەیە جەنابەت بە ڕاستکردنەوەی ڕێڕە و دادەنەی باشە چ قسە نەما بە بەیەکێتێکە بە پارتیەکان نەکەن ئێستا بە خۆتان لە پارتیەکان بۆ گەنتر بووینە لە سەرۆقادرەکان بۆ گەنتر بووین وەرە ئاڕێیان سەعدی پیرێژی فایلدار ساقیت دژی ئەو کۆدەتایە دژی ئەو وەزعەیە ستران عەبدوڵڵا خۆی پێ منەزەر و مسەقەفی یەکێتیە تەئید دەکا و هەموو حەملانە ڕاگەیانانە و پیاوی شانازیە کورە شەرم لە خۆت بکە ستران شەرم لە خۆت بکە دێی لە سەنگەری شانازەکی ساقیت تاڵانچی تەقە لە ئێمەمانان دەکەی من نامەوێت هەموو شتێک باز بکەم بەڵام شەرم لەو مێژۆ بکە لە هەولێرە کە قسەت لەسەری دەکرد بەرحاڵ هاوڕێیان خەڵک ئازادە ئەو سەنگەری وەکو جاشایەتی هەربژاردی ئێمەش ئەو سەنگەرەمان هەربژاردیە هاوڕێیان مەوزوعی سەدبارەی کەینەوە هاوڕێیان لە 2005 لە یەکگرتووی ئیسلامی درا هەموومان زد بووین ئەمە چەپ بووم هەر ئەو دەمی زۆر تۆختریش بووم ئەوەندە کاڵ نەبوو بوومەوە زد بووین کاکە زدی ئێرهابی پارتی بووین چوە سەبارەگای یەکگرتووی ئیسلامی ئەوە پرەنسیبە نابی هێز بەکار بێندرێ لە 2015 لە ئەوە درا کۆدەتا بەسەر گۆڕان کرا یوسف محەممەد کرا خۆمە گۆڕان نەبووین زد بووین نەکەر ئەمن هەزارانی وچیەوە و ئازادی خوازەکان کەڕێ لە کۆسرە ڕەسوول کوورە لەو کاوە کوشە مەحموود سەنگاویە هەڵپەرست و دوور ڕوە کرا هەموومان زد بووین نا پەرلەمانتاری گۆڕان ڕێوێگیرە زدین کاکە ناکرێ وەسی حکوومەت بتە ئامرازێک لە بۆ ئەو سەرکوتانە هەوڵی تیرۆر دەدرێ ئی هەر کەسێک بی کادیری پارتی لە کەرکووچێ پارچە پارچە کرابوو ئەگە بێتەوە بیرتان زدین کاکە ئەمە زدی پرەنسیبەکەین پرەنسیبێکمانێ خاوەن پەیامەچین دەبی دژبین ئاو ئەمن بالعکسی هەموو ئەو خەڵکەی کوردستان سەتانوهەتی خەڵک زدی ئەو دارسوستان و دڵم نەک پێخۆش نییە ژان دەمگری کە دووکەڵا ئەو هەموو دووکەڵە دەستە ئاسمان و ئەو هەموو جان لەبەرە بێلانە دەبێت لەو ترشایە فاشەی کە خەون هەموو چرکەیەک بەوە دە بەڕوخان و بە گورز لێوەشاندی فاشیزمی تورکی دەبینن بەس پرەنسیبێکی مرۆڤانەمان هەیە ناکرێ ئەمە دژی ئەوە و دژی سووتان و ئەو ئاگرتێبەرنە لە ژینگە وەکو ژینگە دۆستێک وەکو ئاژەڵ دۆستێک زدم خۆ مەسەلە ترکیان نییە خۆ پیاوی تورک نین تەمەنای ئەو چرکەیە دەکەم نەمرم ئەردۆغان و فاشزمی تورکی بڕوخێنی ئەوەی لە ئاهوری شەمان شتە ینی ناکرێ ئەوەی پاڤێل دەیکات کاکە ئەوەی پاڤێل دەکات ڕووی مەلا مستەفای سپی کردیتەوە ڕووی مەسرور و مەسعودی سپی کردیتەوە چی هێشتیتەوە ئەمە وەکو خەڵکێک دەنگەشی ئازادی خواست خۆ مەعقولە لە بەرامبەر ئەو کۆدەتا و قەشمەریخانەی لاهور دەڕۆیان بتگرم ئەوە چ قەشمەریخانەکە ئەوە شتێکی حزبی نییە بڕۆ لە مؤتەمەری حزبی خۆت هەردوو چاوتان دەرێ بە ڕاشکایی بڵێن بڕۆ لەوێ بڕۆ لەوێ کلکوباڵی بکە بەس بە زەبری هێز مامەڵەیەک دەکەی بێگومان ئەمە زدی ئەگە بەرامبەر ئیسلامیش بکری هاوڕێیان ئەمە لە نۆتەکان هەندێک خەڵک ئەو جەنەزرانیانێ باوا بڵێن هەندێک خەڵک ئەو لێگەڕێ باو دوو مافیانە وایە هەردوو لە مافیان هەردوو لە کوڕیە و بنە ماڵەن خۆ لاهور ئێمە لاهور ماڵی تاڵەبانی کردیانە لاهور خۆ ئێمەمانان نەمان کردی تا دەڕۆژەمەوە بەر ئەوان کردیانە ئەو کابرایە ئەو کەسایەتیە هێنان بە تاڵەبانی ڕادەگری لە هێرۆ دەگری لە پاڤێل دەگری و کە دەیگوت کە قسەی دەگرت ئێکاچی من ئێستا لە خۆتان سراعتان لە نێوان خۆتان هەیە بەرام بە وەسائیلێک کە پەنای لۆ دەبێت دەیگیری دادگات لە ماڵی بارزانێک زیاتر کردە قەشمەریخانە ئەزمموی سەولێرت گواستەوە لە هەولێرێ سەرکوت حزبەکی ڕقم دووی دەڤەرێکی 3 ملیۆنی لە دەستە چۆن دەکرێت خەڵک برێ بێلایەنە بێلایەن بی لە بەرامبەر سەرکوتە تۆ وا لەگە حزبەکە و کادیری خۆت بکەی دەبێت چرەکە خەڵک بکەی چۆن دەکرێت ئەمە بێدەنگ بین کە قسە دەکەی ئەوە نییە ئەمە پیشگیری لایەک دەکەین ئەمە زد بە و ڕەفتارەین ئیتر دیل هاوڕێیان پرەنسیبێکی مرۆڤایەتیە دەبینی لە شەڕە لەگەرتە
لە شەڕان هاوڕێت دەکوژی کە دەستی بەرز کردەوە دەبتە پرەنسیبەک ئەتو دەبی نەیکوژی ڕێزی وەکو دیل بگری ئەوە وایە چی هاوڕێیان یەک نووستی نازم دەنگ نییە چییە ئەوە وایە هاوڕێیان هەمان شتە تۆ پرەنسیبەکەت هەیە ئەو پرەنسیبەکە بەرامبەر ئیسلامیەک شوعیەک لیبرالێک هەر کەسەکرێت تۆ دەبێت زەد ڕابوەستی ئەوەی منداڵی تاالبانی منداڵی برای مححمەدی دەکەن لووتکەی گاڵتەکردنە بە هەموو دادگا بە هەموو ئازاگ بڕۆن لە خۆتان لە مۆتەمەری حزبی خۆتان ئەو شتانە بکەن بەڵام بێی تۆ بەسەر کوت و لە ئەزمموی ماڵی مەلا مستەفا قێزەوەترکەی بێگومانە مەسڵ دەبین وەک پرەنسیبەکی مافی ئەگەر لاهوریش بیکە ئەگەر پەکەکەش بیکە ئەگەر هەر حزبێک ئەو ڕەفتارانم کە ئیشی خەڵکی ئازادی خوازت دەنگ کەڵ بڕی ئەوە لایەنگیری نییە ئەمەن بۆ خۆم لە کەیسی غالب محەممەد ئەوە یوتۆب مایە ئەو ڤیددیۆکانم مایە ڕسمی لاهور و قوباد و پاڤێلم سوستاندیە مانجی سێ ئەو ساڵ لۆ لەبەر ئەوەی گوتم لاهوریش ڕاز ناکە لە بەرامبەر ئەوە بڕۆن لە بەش لە ئەکاونتی وکەم بەڵام لەو ڕەفتارەی ئێرهابە بەرامبەر لاهور دەکرێت ئێرهاب دوو تورکیا یعنی ئەمە هەر ئۆتۆماتیک تورکیا لە هەر سەنگەرێک بە ئێمە زدی هەر ئۆتۆماتیک مادام تورکیا دەعمی ئەو باڵە دەکە ئۆتۆماتیک یعنی معامەرە یعنی شتێکی خراپە زدی کورد هاوکێشەکە دوای ئەوە ناکرێت کاکە لە ململانەی حزبی ئەو هەکەڵەگایی ئەو ئەنتەریاتە بێ ئەزمونێک دروست بە پاڤێ لە فەندی ئەتوو بەقەت ئێمە ماندی بووی پاڤێ لە فەندی قوبات شاناس لیلۆس خۆتان و هەموو بەرەبابتان بەقەت بچووکترین خەڵکی کوردستان ئەنگۆ ئارەقەتان لە ئەو ڕەوشەی نەکردی ئێستا ئەو هەموو ملیارەی دەدزن ئەو هەموو دەسەڵاتتان هەیە ئێستاش بە ئێرهاب و بە هەڕەشە دەتانەوێت خەڵک دەوکوت بکەن ئەمە نایکە هاوڕێیان من کە دەڵێم بڕواب کە ئەو لایڤەی کردیتم ئەینی نەن عەقڵی مەسعود و مەسرورە من ڕۆژنامە نووسم چالاکوانە چشم خەبەر دێ لە بۆ ئێمە خەبەرەکان ئەوەیە ئەو خەبەرانەی دێ دەڵێن ئەو خەبەرە هەیە کاکە لە پاڤێل لە ژنی خۆی دیابووتەوە کابرایەکی ڕقم یەکێتی ئەو ڕۆگە خۆی پێ سەرۆکە کاکەم سبەی نازدا گوتی من سەرۆک پاڤێلم یعنی کە ئەو قەشمەری خانەیان ئێستا خۆی پێ کولفی کولە خۆی پێ ڕێبەری 3 ملیۆن کەسی ژێر دەسەڵاتیتی حیزبی ڕقم دووە هیچ شتێکی ئەو ژیانی ئەوانە پریڤات نییە و کوڕونکردنەوەیان لە سەمن بڵاو کردەوە لە پەیجە سێبەرەکانی شانازی کچی برای مححمەدی کە گوایە ئەمە تەوهینمان بە پاڤێل کردیە ناوێرانە بڵێن خەبەرەکە ناڕاستە کاکە چی من ژیانی هونەرماند ئەکتەر ئەدیب دیار سیاسی دیا دەبتەوە ژن دێنێت تاوانێک دەکا ئەوانە خەڵکی دیارن هەموو دەکەویتە ناو میدیا و بابە مێرکل دەچێتە و ئاو بە ستیانەوە ئەوە لاپەڕەی یەکەمی ئەنگۆ چگەل حۆیەکن دوو وەڵام پاڤێل گوتی نابی باسی ئەو عاشقی ڕووسیەی من بکرێ کورە وەڵا نەک باز دەکەین یعنی هەموو مەلەفت دەین نەگۆڕێ پاڤێل ئەفەندی خۆت مۆڕ مەکەوە لێمان فەرمی بوێری ئەتو مۆڕە لەمە دەکەی ئەتو توو ڕەبووی لەسەر ئەو کەیسەیەکی ماڵی بارزانی و سەردەشتی هەموو مەلەفتان دەردەینین ئەگەر ئەو حالە بکەن لەو سۆسیال میدیایە کەرامەتتان دەشێنین دەیان مەلەفی تر هەیە ئێستامت بەس تەلمیحت لۆ دەدەم کاچی من ئەنگۆ بوونە چێ ملیارها دۆلاری خەڵک دەدزی بیە کەڵەگا لەسەر ئەو میلەتە یەک ئارەقەت لە بۆ کورد نەکردیە ڕۆژە های لایف ژیای بە خۆت و بە قوبادی ملپانی برات بە شانازی ئەوەوە تۆ ڕۆژێک لە ڕۆژان ماندی بوو یان ئێمەمانان بە حتا بەو یەکێتی نیشتیمانی کوردستانەی جەنابەت ڕۆژێک لە ڕۆژان ترسی گرتنت هەبووە داک و بابت جیرانە لە گوندەرکرای دایرێ ترس لەوە هەبوو بە سەیتەرێک دابڕۆ بگیرێ و ئەعدام بکرێ جەنابەت دەوشتە تو های لایف بووی های لایف هەتا ئێستاکەش دێ قسە لەسەر خەڵکی ئازادی خواز دەکەی و هەڕەشە دەگەی هاوڕێیان هیچ شتێک وە گوتم شتی ژیانیەوە نییە من ئەو شتانەم باس کردی شتێکی ڕۆژنامەگەریە ئەو گەلحۆیە هیچ تێ ناگا گەنە لەو بەریتانی دەبا فێرە دوو شت بی ئەوە ڤاکت بوو ڤاکت
نازام چی پێ ئەوە پاسەوانی بار و ڕێستورانگ و شوێنێک پێویست ئەو بووە بەس پێدەچ هیچ سەقافەتی نەبی ئەگەنا دەزانیتن یەکێک کە سیاسی بی ژیانی تایبەتی نامینێت جوڵەی هەموو جوڵەی چکۆ ئەوانە ڕەقەمیەکی وڵاتن خۆی تووڕە دەکا وەڵا لەسەر باسی عاشقەکەی من کرا بێگومان و کابرایەکی حزبی ڕەقەمیەکی کەسی دووەمی ئەرە وەڵا هەموو مەلەفت دەین نەگۆڕی هیچی پریڤات نییە هیچی پریڤات نییە خەڵکە معلومات دەداتەمە ئەمە داروبەر پێشتر معلومات لەسەر قوڵایی ماڵی بارزانی دەگاتە دەست ئێمە هاوڕێیان نۆرەی پاڤێلە ڤەندیە ئەمە هەرچی معلومات هاوڕێیان من لە بەوەم نییە بڕوا بکەن 2016 و 2019 دوو جار هەوڵی کوشتنی مەکی ئامێدی درایان پێم گوتیە لەناو قوڵایی پاراستن بە ئێمە گوترایە هەوڵی ڕفانی سۆران عومەر درایە بڕۆن دەوەستە عەسەم پرسم بزان خەبەرەکەم دەقیق بوو یان نا خەبەرە لەوەمان دێ مەبڵاو دەکەینەوە یعنی لەگەر چوارچێوەی بواری ڕۆژنامەگەری دەگونجە یان نا کە گونجە بڵاوی دەکەینەوە زەوق خۆتانە تووڕە دەبێن پێتان ناخۆشە هەرەوەڵە کاچی من تۆ لە کچی مەلا بەختیاری جیابیەوە عاشقێکی ڕووسی تەیە تەیارەیەشی تەیە بە 75 ملیۆن دۆلارت قوتی ئەو خەڵکو و هەژارە بردیە بە کەیف خۆی سەفا و مەروای پێ دەکەی لەکوێت بوو پاڤێل ئەتو لەشێ بە پارەی ڤاکتی بە پارەی پاسەوانیەوەت پەیدا کرد ئەتو کوڕی تاالبانی و ئەو سیستەمە نەبی ئەتو مەعاشت هیچ وەختێک ناگاتە 3000 دۆلاری ئاوڕێیان یعنی بۆیە ئەمە شتانە باز دەکەین شتی کەش ئەگەر پێشتان خۆشە دێنە سەر مەلەفی دەیان مەلەفی ترتان هەیە هەر لە کوشتنی پاسەوانە تایبەتەکەی هێرۆی هەر لە کوشتنی پاسەوانە چاوشین و پرزەردەکەی تاالبانی کە لی چوو بە ژۆرێ هەر لە دەیان کەیسیت کەی واتان و هەڵدەدەینەوە ئەوە سۆسیال میدیایە نازانم تێدەگەی ئەو زەبەروتی ماڵی بارزانی تێکشکاند زەبەروتی ماڵی بارزانی تێکشکاند ئەمە حەقمان نییە لەسەر کێشە و ململانەی خۆتان ئەگەر بە شێوەی ئەوە بکەن بەڵام تۆ بێی بە زەبر و زەنگ شتێک بەرامبەر نەک بە ئەوە بکەی کورە وەڵڵا بەرامبەر داعش بێش خەباتەکی مەدەنی بکە ئەتوو بچی بە زەبر و زەنگ لێی بدەی ئەمە زەدی لەبەر ئەوەی دەبتە پرەنسیپ ئاوڕیان لە نەوەتەکان لە بزوتنەوەی ئیسلامی درا ئەمە ئەو کات پێمان خۆش بوو خەڵکانی چەپ بوون چەپەکی کلاسیک دوایە چێتی و پارتیوان کردە کەلتوش لە دەیان حزبی کە و گەورە و تیرۆری سیاسیان کرد کە بووە کەلتور دەبتە ئەوە بۆیە ئەگەر پاڤێل ئەگەر پێت ناخۆشە مەلەفیت کە بڕوا بکە بە ڕسمی عاشقەکەشت بڵاو دەکەینەوە بێتان بکەی یعنی ڕسمی خێزانی مەسرور بارزانی و کچی مەسعود بارزانی بڵاو بتەوە و چی یعنی پێت ناخۆش بی بۆ دەتانگۆت ئەوانە محەڕەمات نییە و وایە بۆ ئێستا پێت ناخۆشە لۆ لە سەدەجە شتەکی وانە بوو خۆ من لەبەردەست مایە سەدەت کوشتم دەتکوشتین وەڵا چییە لەسەر بابەتێک باسی من کرایە کاچی من بڕۆ لە ماڵێ دانیشە هیچ مەک ئەگەر باس کراقت بی بەس تۆ مادام ئەوەیەکی سیاسی حەقی خۆمانە قسە بکەین لەسەرت کاگە ڕۆناڵدۆ و میسی هەرکوو دەجوڵێنەوە وڵاتان دەبتەن باس ئەو هونەرمەندانە ئەو گۆرانی بێژانە دەکەونە لاپەڕەی یەکەمی میدیاکان نۆرەی سیاسیە کە ئیدارەی وڵاتی لەدەستە جەنابەت هاتی لێمان بیا هاتە سەر حازرەکی ئیدارەی 3 ملیۆن کەست کە تەبەردەستی زایدن هاوبەشی لەگەر ماڵی بارزانی لەو 6 ملیۆنەی چۆن هەموو جموجۆڵەکتان هەموو ڕەفتارێکتان لەژێر چاودێری میدیایە هاوڕێیان ئەو یەک بۆیە ئەگەر بەهەرحاڵ پاڤێل پێت ناخۆشە دێمە سەر مەسەلەی کوشتنی پاسەوانەکانی باب تو داکت لەسەر کە چەند کەست کەیان کوشتە وەم پێشتریش باسم کرد بەس دووبارەی دەکەینەوە هیچ شتێک لە دەرەوەی تاوانە کرایە هیچ شتی پریڤات نییە خەبەرێکی درۆمان بڵاو کردەوە حەقتانە میدیایە هەزاران مینبەرتان لەدەستە پێویست دەکاتەنە ئەوەندە خۆتان داوە شێن لە یەک کەسی دەترسێن هاوڕێیان بێمە سەر ئەخبار ئێستام بزانم ئەوێم بزانم وەزع لە سلێمانی گرژە وەزع ئێستا لە سلێمانی گرژە بەڵام هەردوو یعنی جموجۆڵی سەربازی شەیە
بەڵام ئەوەیەم بزانم ئەمریکیەکان بە ماڵی تاالبانیان گوتیە لە بۆتان نییە زەبروزەنگ بەکاربینن ئەمریکیەکان بە فەرماندەی گشتیەکێتی بە دژە تیرۆریان گوتێت لە بۆتان نییە هێز بەکار بهێنرێت کە ڕەنگی هەر ببورم کەپوم دەخورێ وەڵا ڕەنگی پاڤێل لێمان بدە ئەوەیەم بزانم ئەمریکیەکان دژی تونند و تیژن لەو کەیسە بەریتانیەکانیش بە هیواشم نەگاتەوە ئەم بۆ خۆم شەڕی ناو خۆم دیتیاڕێ لە ناوی ژیان پێشتر جێمان لە سیرۆکی مەکتەب سیاسی سەرکرداری بەس بەڕاستی لە دوای شەڕی ناوخۆ هەموو کا زدی ئەو شەڕم زدی کوشتنم ماڵوێرانیە کە کارەساتەکە هیچ چارەسەر نییە هیچ چارەسەر نییە قەت تەمەنای شەڕ مەکەن شەڕ کە دەست پێ دەکرد نازانی کو تەواو دەبێ نازانی چەند کوڕە هەژار دەبنە قوربانی چۆن مەسەلەی ئابووری تێکچوونی ژینگە کوڕە هەژار کێشەی کورد لە بۆ 100 ئەوە دواوە بۆیە قەت تەمەنای شەڕ مەکەن ڕەنگ یەکێک لە شتە پۆزەتیفەکانی لاهور کە تا ئێستا دەستی لۆ نەبردیە کە پێی دەکرا من پێم وایە لە ڕۆژانی یەکەم و دووەم ئەو بەهێزتر بوو شتێکی باشی کردیە کە پەنا لە توند و تیژی ناباتن ماڵی تاالبانی بێ عەقڵی دەکەن ئەگە توند و تیژی بکەن ده هەندە خۆیان ڕسوا دەکەن مەلا بەختیار هاوڕێیان زۆر خۆشە مەلا بەختیار ئەو ڕۆبرادرە گوتی مەلا بەختیار گوتی وەڵی ئەو پاڤێلەی کۆنە زاوام ئەوها بڕواتە دوێ 6 مانجگە ناتوانێت ئیدارە بکە ئەی بەڕاستی وایە ئەن کاکە خۆت و هاتی سەر ئەوەی مانەوە نییە بەکەی خۆتە مشتەچی بکەی کاچی من تو سەقەت کورە وەڵا هەولێر گوتنی سەرە قون لە مەوزوع تێگەیشت نەگووە دەزانن یعنی کە دەبنە بەرپرسەک یعنی بە کەیف خۆتانە لێ خوڕە دەشتەیە کورە کاکەوانیە چاوەکان چەکاوەڕدنەوە گەلحۆمە بە خوبات ملی پانە ئەتو قسە گەلحۆمە بار فکر بۆ فکر بزان لە بەریتانیا بڕۆ جەریدەکان بخینەوە کو مامەڵە دەکرێتن بۆیە ئەوەیەم بزانم ئەمریکیەکان و بەریتانیەکان یعنی وڵاتانی ڕۆژ ئاوا و یەکێتی ئەوڕۆپا زدی تونند و تیژین بەکار بهێنرێ و ئاگاداریشیان کردینەوە ئەوم بزانم ئەگەر بیانتانی بە لەو پێشتر دەیان کرد بەڵام پاڤێلیشە کاکە پاڤێلە تورکیایە پارتیە دامی دەکەن لۆ لێدان لۆ تونند و تیژی لەو دەڤەرەی ببتە هەراهۆریە کە ئەوە شتێکی زۆر خراپە هاوڕێیان قەت تەمەنای ئەوە مەکەن و هیچ عیلاج نابیت من ئاوریان نامەوێ شاناز برایم ئەحمەد سەرپەرشتی کولفی کولیەکێتی دەکات ئێستا بۆ زانیاریتانەوە ئەو پاڤێلە ئەڵقەیەکە لەبەردەست بە کەیف خۆی هەڵی دەسوڕێن ئاگر خۆشکەر شەیتانە گەورەکەی ئەو کێشەیە ئەو ژنەی ئەتا نەگەیشت بۆ مەنسەب زدی کۆسرەت بوو دایە چۆ ماڵی باوەشی پێکرد بڕوا بکەم پێی گوت بووگوتبی بۆنی تاالبانی لێ دێ وایان نەشاناس فەقێ ئەوڵایە دەپێت دەگوت ئەوە چی لە ماڵی کۆسرەتی کە هەڵبژێردرێ گوتی بۆنی تاالبانی لێ دێ لەگە پارتی ئێستا تەنسیقیان هەیە یعنی ئەوەی کە من بەهەرحاڵ شاناز ئینسانێکی وانی وەڵی هاوڕێیان زۆر ئینسان تەئەسف لەوە دەخواتن یعنی بەڕاستی وەرە ئەتوو لەگەر کۆمەڵێک کەسی ساقیت ململانێ دەکەی بێ شەخسیەت بێ کەرامەت ململانێ دەکەی زۆر ناخۆش ئاخر هەموو ئەمەمە شاناز زۆر شتەیە دەزانی هێشتان بە ئەسمان نەکردیە شانازە تۆ ئەوە نییە بێ قسە لەسەر من و کچەکەم بکەی ئەتۆ ئەو ئینسانیە تۆ بە دزی بە زۆرم لێ پارەی دەیان هەزار خەڵکی خاوەن پێداویستی دەدزی دزیت تو دەدزی بە خۆت و بە برازاک بە کوڕە خوشکەکانت بوونە ملیاردێر نەک ملیۆنەر ئەو پارەی دزیشتان و دەشدزن بە بەردەوامی و ئەو شەڕەشتان لەسەر ئەوەیە زۆرترین دزی بە خۆتان بکەن زۆرترین دزی بە خۆتان بکەن دزی ناشەرعی دەکەی تۆ تاڵانچی من نامێ ئەو هەموو تاڵانی خۆت و مێردت ئەوەندە زۆر بە عەسکرایە دووبارەی کەمەوە یەک نمونە هاوڕێیان باز دەکەم ئەوڕۆ برادەرێک باسی کرد یەک نمونە کە سەدام ڕووخا ئەو خانەی سەدام لە بۆ هەموو کۆمکاری عەرەبی بەکاری دێنا کە میوان دەهات یەکێک لەوانە لەتیف و شاناز بەبەریان کرد بە سای تاالبانی بە 7 ملیۆن دۆلار فرۆشتی لە بەغدا یەکێک لەوانە
یەک دنیا شەریکات شتیە وەڵی ناوی شەریکیان نات ببورن کە نەمنووسیە 133 بەس قسەی خۆتی یعنی گەلە زۆرە هەلەوە نییە بە ملیارها دۆلاری هەیە ئەو شاناز و خوشکەکانی و ئەوەی چۆ دەی قسە لەسەر ئێمە دەکەی گەندەڵین کە من ئێستا بە سەریعی دێم قسە لەسەر ڕەوشی کچە تایبەتەکەی خۆم دەکەم هاوڕێیان من هەموو ئەوانەی دەزانن لە ستۆکۆڵمن لە 2002 من وازم لە مەکتەبیشی ناچووم ئیشم کرد لە تروکفور ئەوەی هەیە شت دەباتە ئاسمانێ و دەینتە خوارێ و بار هەردەگری لە قیتاڕیشم کردیە ڕۆژنامەم ئەوە زۆر برادەر و شت دەزانن خۆ ئەوەبی 4 ساڵ ئیشی کرێکاریم کردیە کە جەریدەم لە ماڵان کردیە بە شەو لەزەتم لێ دەکرد زۆر خۆش بوو لە دوکانەکان ئیشم کردیە ڤیڤۆ ئەوانەی پێدەگۆترێتن بە سیارەی شتمان برتە ماڵان ساڵێک لە قیتاڕێکشم کردیە ئەمن بەڵام ڕەوشەش تایبەتی خۆم هات نەمتانی کچەکەم هەیە ئاوتیسمی هەیە ئاوتیسم ڕەنگە ئەوە بزانە هەندێک بەس هیچ ئاوتیسمەک وەک خۆی نییە پلەی جیایە خراپترین و بەرزترین جۆری ئاوتیسم لە کچەکەی مندا هەیە وەکو دەموچاوی ئینسانیە هەموو ئاوتیسمەک وەکێ هەیە زۆر خەتەرە هەیە زۆر سەهلە ڕەنگی پاڤێر بنمونە ئاوتیسمی هەبی لە شتێک چکۆ بەس خواردنەوەی دەبینی پارەی دەبینی ئاوتیسم یەک شت دەبینی هەیە زۆر ئەبقەری ئاوتیسمی هەیە بەڵام هەیە زۆر وێرانە فەقیرەی ناتوانانی سۆسیال بی ناتوانانی مامەڵە بکە دوو عەقڵی بەپێی تەمەنی نییە کچەکەی من 17 ساڵە 17 بڕوا بکەن ئێستاش دەبێت کومناڵ قدیلانەی بکرێتەوە گۆرانی منداڵانی لە بۆ دەگۆترێت تێناگاتن لە ئەوەی تۆ چ لەگە ئەوەی دەکەی چ لەگە ئەو منداڵەی دەکەی کو وەختەکانتی لۆ تەرخان دەکەی سێ گەشکەی هەیە کە بە شەو زۆر بەهێمنی دەیگری دەمری من حکوومەت ئێستا لێم وەردەگری بەس ئەخلاقیەن ناتوانم وەکو باوکە جەرگەکە بچم بیدەمە حکوومەتی لە کۆڵە خۆمی کەمەوە من باوک یعنی تێدەگەن لەوەی جەرگتە من ماوەیەک هەفتەی 2 ڕۆژ دەماندا بە حکوومەت یعنی شەوێک وتن ما بمری لەوێن دەر وتم بژمرێ با لە بەرچاوی خۆم بمرێ نەک حکوومەت ئەوەی بکە خۆمە لێمان بەڵا نییە جەرگمانە ئەگەر بە وەزعەش بێتن لە هەمووی ئەوەتر ئەجوولی ئادۆ هۆدەی پێدەگۆترێ هەر چاری هەیە چواری هەیە تێکە لە بڕوا بکەن تحملی ئەوەی نیە لە ترافیک لایت ڕابوەستی لە خۆی دەدا ئەوە زۆر کەس بە من دەڵێت و لە سەکسەکەت دەژی من ئێستا باز دەکەم حقوقی ئەوانەش چۆنە لە ترافیک لایت لە خۆی دەدا تحمل ناکاتن هیچ مەوعیدەکی دکتۆر نییە ئەمە دەوی بە 2 کەس 3 کەس بچین لەگەڵی وەزعێکە زۆر ئەوەیە دەسەروی هەر هەمووەوە ئێستا ناو دیاگنۆس دیانەوە تەشخیصەشکەی لۆ دروست بووە لە 1 ملیۆن منداڵی سوید کە لەدایک دەبی کچەکەی من ئەوە بەبەرکەتیە یەک کەس توش دەبێ ئەوش لە 5 ساڵ جارەکە کە جناتیان یەن متاخونی پێدەگۆتراتە لە جناتیان گۆڕانکاری و دەبی نسبەی سەرەتان جەڵتەیان 150 زیاترە لە ئیتکە هەمویان ئەو نەوع ئەپرتیان و لە ئەوەیانەوە حاڵەتش تایبەتە هاوڕێیان پەیدا بوو بەداخەوە 5 حاڵەت لە کچەکەی مندا هەیە من بیدەمە حکوومەتیان لە ناو ماڵەکەی خۆم بە خێوی بکەم ئاگام لێ بیتن من ئیشم هەموو شەو مانگ نییە 10 شەو ئەمن شەو تا بەیانی بە خەبەر نەبین لەگەڵی هەڵدەستێ چی لێ دەکەی چ فڕی دەدەیە دەرێ لێرە موچە نییە هاوڕێن بێمە سەر ئەو حقوقا لێرە موچە نییە موچە نادرێ بە منداڵی خاوەن پێداویستی تایبەت بە پێ ئەو پێداویستی کە هەیە پێی دەدرێت چەندی پێدەوێت هەیە 40 سەعاتی پێدەوێت هەیە 1000 پێدەوێت ئەو سەعاتە مۆزەفی لۆ دابین دەکرێتن ئەو مۆزەفەیەک ئەمن بەخۆم مۆزەفم لەسەری لە بۆم هەیە 176 سەعات زیاتر ئیش نەکەم ناتوانیزی ئەوە بی ئەوە گەندەڵی نییە حقوقە لێرە دابین کرایە و من لە 2002 لە سۆسیال نیم ئەخلاقیان ڕێگای پێ نەدایمە وەچی ئێوە 3 بەشی قیادەی یەکێتی هاوڕێیان لەو ئەوروپایی مەعاش سۆسیال وەردەگری ئێستا برادێک لە بۆ مسوازم برای مەحمەدی کۆچ کردو هەتا مرد بەو دوای سۆسیالی وەردەگرت چ دەی شاناز ئەفەندی قسە لەسەر ئەو خەڵکەی دەکەی باوکی خۆت چ بوو ئەجە لە هەڕێیان لە هەمووانەتر باش شتێک لەسەر شانازی باز بکەین هاوڕێیان بڕوا بکەن
نووسەرێک ئێستا تەسلیمی پارتی بووە بۆی ئەخلاقیەن ناوی نادەم ئەو نووسەرە وتی برایم ئەحمەد لە خەستەخانە بۆ چوویمە کنی ناڕەزایی و ئازاری خۆی دەربڕیە لەوەی کە یەک منداڵی سەردانی ناکەن کە نەخۆش بووە کە نەخۆش بووە ئەوانە ئەوەندە هیچ پوچن سەردانیان نەدەکرد هاوڕێیان شتشکە یاری منەو کچەم دەمری هەر وەختێک بمری دەمری ئیدر بە باشە تخوا معقولە من یعنی بچم بەس لە پێناوی ئەوی پێم بڵێن وەڵایی چییە کارمەند یعنی وەکو گوتم ئەمە مەعاش نییە لە سوید مەعاش نییە لە 19 ساڵی لۆ 29 ئەگە بستە شوێنێک 8 سەعات دەوام بکە 500 دۆلاری دەدرێتێ 500 دۆلار زیاتری نییە لێرە مەعاش نییە بە پێ پێداویستی هێتا ئەوەت دەدرێتێ چەند سەعات ئەو کچەی من بچووکە چەند گەورە بێت کێشەی زۆر بێ حاڵەتی خەتەر بێ ئەوانە سەعاتی زیاد دەبێت 2 ساڵ جارێک چاودێریمان دەکەن دکتۆر خەستەخان دکتۆر مەکتەبی سەردان دەکرێت تەمەشا ئەوجە سەعات تەحدید دەکرێت من بڕوان پێ بکەن سیارە لە بۆم هەیە 7 ساڵ جارێک 9 ساڵ ئێستا بۆ بگرم وەرم نەگرتێ لەبەرەوەی هەیتم ئەخلاقیان گوتم بۆ گەندەڵی حسابە باشەم لە وەربگرم وەرم نەگرتێ لەبەرەوەی 2 سیارەم هەیە باشە تخوا معقولە حکوومەتێک یعنی 1 ساڵ و نیو من لە خەستەخانەی بووم فلسم نەدایە هاوڕێیان ئەو کچەی من لەسەر ئەو حکوومەتی ڕەنگی تا ئێستا 15 ملیۆن دۆلار ڕابۆستا بیتن ئەوە خزمەت گوزاریە نەک وەکچی ئێوە بچن پارەی خەڵک بدزن بێ شەرەفینە پارەی ئەو هەموو خاوەن پێداویستە تایبەتەی دەدزی شاناز ئەفەندی لا پاڤێر ئەفەندی جەنابەت پارەی منداڵ پارێزان نادزن ئێوە ببورن سەگ ئەوەمە من سروشتم وایە هەر بڕوا بکەن نییە یعنی وا دەکەم ئارەقە ئەوم دەکاتن یعنی سروشتی من وایە بۆیە هاوڕێیان ئەوڕۆ ئەو برادرەوە 130 منداڵ پارێزان بە ناوی کوڕەشی بناوی دانابوو ئەو پاڤێلە لەو زستانەی بانجی کردیە زستانی ڕابردوو بۆی گوتی دەبیت تەنازل بکەیت بە ناوی کوڕ و کچەکەی شاناز برای مەحمەدی کردیان کوڕەکە ناوی دانایە بڕۆ لێ بپرسن پارەی منداڵ پارێزان ئەوان دەدزن لایەن زۆر ئاساییە زۆر ئاساییە پارەی ئەو هەموو خاوەن پێداویستی تایبەتە کورا من خەڵک پەیوەندی پێ دەکرێت ژان دەمگرێت ژان 150,000 دینارە نایەن دەنێ 150,000 دینارە بە کورتی هەرە من ئەو منداڵا موچەم نییە لەسەری و لەسەر سۆسیال نیم وازژە و سلوبە بێن هەر کوردەی ئەوروپا قسە دەکە لە سۆسیالن کاکە لە سۆسیال نیم من 10 ساڵ ئیشم کردی ئینکۆمیست هەیە بڕۆن ئەوە مەلەفەیە لە وڵاتە ئەوەندە شەفافیەت هەیە هەموو مەلەفی هەر هەموومان لە گۆڕێدا هەیە پێویست ناکاتن ئەو هەموو ئەوە بکەن شەرم لە خۆتان گۆ بڕوا بکەن سێ بە شقیادەی یەکێتیەوە لە 1970 عومەر فەتا یەک لەوانەیە تا ئێستاش پارەی خانوشینی وەردەگری بەو مەسوولی دەستگای زانیاری شێرکۆ بێ کەس وەری دەگرت کۆچ کردو عومەری سەید عەلی تا ئێستاش وەردەگری دەیانیان لێرە پارە وەردەگرن ئەوە شەرمە لە بۆنگۆ من پارەی سۆسیالم وەرنەگرتێ لە ساڵ و نیوەک زیاتر ئەی باو هەموو جارەی هەر یەکەسەوە لێرەش مەعاش نییە خۆ منە قسەی دەکەم هەزاران کوردی ئەوروپا هەن لێرە مەعاش نییە نادرێ لێرە پێداویستی لۆدابین دەکرێت لە ناو ماڵ چی پێدەوێ لە دەرێ هەبوو دەرمانی لۆدابین دەکرێت عەرەبانەی لۆدابین دەکرێت دکتۆر ئەوانەی هەموو بە بەلاش ئەو شتانەی هەیە لێرە پارە نادرێ چینگۆ بێ شەرەفی نەزانیان گوت چ ئازیەتە چی ئەو خەڵکە هەژار و خاوەن پێدا من ئەو هەموو حقوقم هەیە تەمەنای بەس خەو دەکەم تەمەنای ئەوەی دەکەم ببمە ئینسانێکی ئاسایی بتوانم بچمە دەرەوە لەبەر ئەوەی یەک نەفەر ئەگەر یارمەتی دەریشمان هەبی ئەم دەبی لەگەڵی بین لەبەر ئەو یەک نەفەر دەرەقەتی نایە ئەو خەتەی من دەبینەوەی لێدانە لێدانی کچەکەمە لێمان دەدا تەمەنیەوەیە من ئەگەر کچی خۆم نەبی سەعاتی بە 10,000 دۆلار بی ئیش ناکەی ئەوەی لەبەر ئەوەی هەموو سترێس و لێدان و مردنی تێدایە هەر لەحزێک لەبەر دەستت بڕوا دەڕوا و زۆر ناخۆشە تو لەگەر حاڵەتە جیوا ئەوە بکەی بەهەرحاڵ هاوڕێیان من یعنی بەس لەوەما یەکێتی ئەوەندە بێ شەرەفە دێ قسە لەسەر خاوەن پێداویستی تایبەتی کچەکانی ئێمە دەکات لە کاتێکدا بە خۆیان پارەی هەزارانەوەی دەدزن بێ شەرەفینە ئەنگۆ بوونە ئەو ئینسانە بێن قسە لەسەر خەڵکی بە شەرەف بکەن خەڵکی خاوەن پێداویستی تایبەتی بکەن و بە خۆشتان ئەو دزە گەورە بن منداڵەکانی برای مەحمەدی سێ نیوەی سلێمانیتان دزیە هەر تاپۆی برادەرە کاوڕیان گوتی یعنی هێرۆ
وتی وەڵایی ئەوە زەوی شتمان هەبوو گوتمان بابە ئیمەیە تاپۆیان کردی لەسەر خۆیان بەنمونە گوتیانی خۆتان نییە گوتی تاپۆ ڕەشمان برد گوتی تاپۆ ڕەشەکەشیان ێوەگرتنیان داینەوە کوریکاکەن هەر بە ڕۆژی ڕووناک مڵک خەڵکدا جر دەکەن شەرم لە خۆتان ناگەندێن قسە لەسەر خەڵک دەکەن بەرحاڵ هاوڕێ من بەس جملەی کۆتایی دەرم تەسەوڕکەن من لە حاڵەتێک دەژین بە خۆم و بە دایکی ئاوسەرەکەم شەوان پێ لە منداڵەکەم دەدەم بزانم مایەیان نا من چۆن دەتوانم بچم کاری کە بکەم یان پیاوەک بێنم لە ناو ماڵەکەی خۆم دابنیشەمیش بچم ئیش بکەم ئەو ئیش بکە بەزانم بچم ئیشەشکە بکەم و ئەو منداڵە یارمەتی دەرەکانمان دەردەکاتە دەرێ هاوڕێنەوە لە هەمووی زعاسترە قبوڵی نییە ئێستاکە کۆن قبوڵی بوو من چۆن دەتوانم یعنی لە ناو ماڵی خۆم خەڵکی بێگانە بێنم بەڵام بە خۆمیش نەکەم و لێرەکو گوتم 176 سەعات لە بۆ ئێمە دابین کرایە زیاتر ناتوانی ئەمە منیش بکەم لەسەری شت بە گەندەڵی نییە و ئەگەر یەکە گەندەڵی منی هەیە با بچی شکایەت بکات هەڕیان دوو ئەوەی کۆتایی من هەنە سەرەوە بوو میدیای یەکێتی لەسەر ماوەیان کردی و ئەمە سۆسیال خۆرین ئەمە بە پارەی کچەکەماوە دەکەن لە کاتێکدا شەرم لە خۆتان بکەن وەرە حوت ئەنگۆ پارەی چێمایەنەتان دزی کورێ ئەوە پارەی نەخۆشخانەی هیواتان دزی بێ شەڕەڤینە پارەی هەموو خاوەن پێداویست تایبەتی ئەو هەموو پیرە مرۆڤە بە ساڵات چوانە وەڵڵا من ژان دەمگری ئەو هەموو پیر کۆنە سیاسی ئەوانەی شاخ دێن لێرە ئەو هەموو خزمەت گوزاریە دەکرێن کەچی لە کوردستان معاشەکەی خۆیان پێنادەن یان دەچن تو دەتەیە کۆدەتا بکەی وەڵامە قسە بنەکەین ئێمە خەڵکی ئازادی خوازین وەڵی لێ گرتوو بدەی لە کۆمەڵ بدەی کە فکری مە لەگەریان ئەوەیە زدین لە پارتی بدەی بە زەبر و زەنگ زدین پارتیش لە خەڵکتریدا زدین ڕێگری لە ماف بکرێ ماف هەریان من هەرویستم ئەو چەند سەرنجەی خۆم بدەم لەسەر ئەوەی یەک مختصر ڕەنگەندێ برادەر تازە واتبن پاڤێل لەسەر ئەو لایڤێ ئێمە بێتاقەت بووە زەوق خۆیتی ئێمە ڕۆژنامە نووسی شت بڵاو دەکەینەوە لە خێزانی جیا بوویت کابراایکی ڕقم دووی سیاسی ئێستاکە خۆی واغەوە کردیە موقەتە ئەوە بەدەردی مەلا بەختیارە پێش 6 مانجشکەیە ئەگەر بگاتێ تڕۆ دەکرێتن ئەو پیاوی ئەهلی حزب و ڕێکخراوە لە سەعات 12 لە خەوێ هەرستیشی هەموو ڕۆژێ مەرسوم جمهوریەکی دەردەکاتن بە کەیف خۆی و بە عنف و بە تند و توژی دەیوێت شتەکان چارەسەر بکەوت چێش دێ باز لە گەندەڵێ کوور شەرم لە خۆت کە پاڤێل شەرم لە خۆت کە باسی گەندەڵی و تاڵێن کەس بە قەدەرەنگۆ ئەگە ماڵی بارزانانی لەنگۆ دزتر بن تۆ دەی باز لە دزی دەکەی دوو هاڕێوەز ئیسلێمانی قسەک ئەوەیە بەڵام ئەوەی بزانم وڵاتانی ڕۆژ ئاوا و یەکێتی ئەوروپا زدی بەکارهێنانی تند و تیژین و بە ماڵی تاالبانیشان ڕاگەیاندیە یعنی ئەو ڕۆژ تاکیت کرایتەوە و دەڵێمەوە بدەچی ئەمریشی شتەکەن هەردوو لایەن پێیانی گوتی بۆتانی ئەم بە فەرماندەی پێشمەرگەی یەکێتی پێکورە پێشمەرگەی فەرماندەی چەکدار پێشمەرگە هەمیش بە لاهوریان گوتیە نابی تند و تیژ بەکار بهێنرێت بەڵام پاڤێلە لەگە شانازی بیکەن دەیکەن و لە هەموو ئەوانەش گرنگتر هاوڕێیان وەزعەکان وا دەڕواتە ڕێیە تا ئێستا ئەگەر هەیە پاڤێل و ئەوە شاناز و ئەوانە جموزۆڵش کە بکەن چکو زەختەکی زۆریان لێ دەکرێت و ئەو سراعەکانیان تۆخ بووە و من ئەوەی تریشما ڕەنەسەوەیە چێش ئەوەیە بابچی ئەوە لێرە ئاڕیان لە وڵاتی پێشنومەرتە بێتوانانی هەموو نهێنیەکانی یەکتر کەشف بکرێت من عومەری سەید عەلیم دەرهینە هەموو داوام لە دایرەی ئەوە کرد چاوەکەی من پێویست ناکە ئەوە بکەن ئەو تۆمەتانە هەڵبوەستن شەرم لە خۆتان بکەن شەرم وەرە یەکێک مافیای وڵاتەکە چەتەیە چەتە دێ قسە لەسەر ئێمە مانان دەکات هاوڕێیان ویستم ئەو چەند سەرنجە بدەم بە هیوام پەیامەکەم گەیاند بیت ئەمە نامەوێت زیاتر قسە لەسەر بکەین ئەرچی من سیمبولی من شێروانی و ئایاسکەرەم و بادینەکانە سیمبولی ما شەید کاوە گەرمیانی و سەردەشت و ئەوانە ڕەمزی ئێمن و ئەوانە ئیشی ئێمن بەڵام کاچی من ڕووداوەکی گەورەی سیاسیۆکە و ئیسلێمانی ڕوودەدا جەریدەیەکی هارتیست جەریدەیەکی ئیسرائیلی قسەی لەسەر دەکا ڕۆژنامە بیانیەکان قسەی لەسەر دەکەن چۆن ئێمە ناین قسەی لەسەر بکەن ڕێی خۆمان لەسەر دەرنابڕین و ئەوە تەئسیر لەسەر هاوشەشەی سیاسی کوردستان ئازادی سیاسی دەکاتن تۆ دەی سیستەمەشی دیکتاتۆری وەکو هەموو سیستەمە دیکتاتۆریەکانی
لە نمونەی قەزافیە حکومڕانی قەزافیە پاڤێل دەیکا ڕووی ماڵی بارزانی سپی کردەوە بێ عەقڵ کاتە چ خۆشاڕەیە